تۆ بۆچی لەگەڵ منێک چێ؟ وەز لەم قسانە بێنە؟ تۆ بتەوێت لەگەڵ چێ بێتوانی سێری ئەمانەی خوارۆ بکە. تۆ لە هەمویان جوانتری. تۆ لێرە چی دەکەی لەگەڵ من ها؟ ئەوە چی دەڵێ عومەر؟ ئەیشان ڕاستیم پێ بڵێ، تۆ منت بەڕاستی خۆش دەوێ؟ نەخێر. خۆشەویستی چییە؟ خۆشم دەوێ نرخی چییە؟ ئەگەر هەش بێ وەکو پیاوی سەرجادە نایکەین، بیر لەو شتانە بکەینەوە کە دەبێت پێش مردن بەدەستی بێنین. من نەمەوێ بڵم خۆشم دەوێ. تۆ نازانی عومەر، تۆ لە ئێش و ئازار دەرت هێنام. تۆ تاکە کەسی شتت بۆ من کردووە لە جیهان. تۆ دڵمی. ئەگەر تۆ نەبی ئایشە نیش نابێ. یعنی منت خۆش ناوێ؟ هیچ. منیش هەروە. ببوورە. بوراوە؟ بێگومان بوراوی. تۆ جەنگیزخانی چۆن دەبێت نەبورین؟ وایە ڕاستە. مووی شەیتانم پێوەیە، وانییە؟ وایە. باوەڕ کە تۆ تاکە خۆشەویستی منی. وایە؟ هەتا لەگەڵ من دێ دۆزەخیش. وایە؟ پێشتر ئەوەم کردووەم، شتێکی لەوە گرانتر بێ. ئەو شۆ لەگەڵم دێ قومار؟ نا، تاقەتم نییە. تکایە وەرە، ئەو شۆ بۆ تۆ یاری دەکەم. خۆشم دەوێ ئەیشان. منیش تۆم خۆش دەوێ. ئەمە چییە؟ زۆر بەتەمە. ناوی چییە؟ پواگرۆ دۆکەنان. چ ناوێکە؟ مانای چییە؟ ستێکی سوورکراوە بە تامی شەراب. بە زۆری ئاژەڵەکانیان قەڵەو دەکەن و دوای ئەوە ناوچی دەردێن و سووری دەکەنەوە. پێویستم بۆ ئازر. لەوە خۆشتر چێت دێ؟ دیسان دەستمان بەنان کرد تا دڵم تۆنکەی بە پەلەپەل خۆم گۆڕی هاتمە خۆشی بکەین. چی بووە؟ ئەزەل؟
ئەسەل تۆ باشی؟ تۆ چ زۆرە مرۆڤێکی عالی لەوێنەشدا هەر لە دواوەی ئێستا بە تەمای چی؟ لەکوێ بووی؟ خۆت بەرەو تەنیایی پەڵکێشداوە ها؟ سەرمان دەخۆی ئەوە چییە؟ بگرە ناوسێرکم بۆ هێناوی ئەوەی کاتی خۆی حەزت لێی بوو کاتێ لە دوکانەکەتدا دەمان خوارد تۆ حەزت لێی بوو دەبەنگەکەمان تووڕە کردووە وتم لەوانەیە ئێستا شتەکانی کۆ کرد بێتەوە ڕۆیشت بێ ئاشکرا نابی قەت نابین کاکە عەلی من زۆر وام دەوت نەبوو کارێکی ئەوەندە دۆزەخیمان کرد تەنانەت جێهێشتنی گەڕەکی تاوانەکەش هیچی لە بابەتەکە نەگۆڕی عەلی پرۆژەی ئۆتێلەکە کارێکی گەورەیە هەر سەیری من مەکە بێ تۆ نابێ بێ تۆ لەو قوڕە نایەمە دەرەوە دەردێنمەوە ئەمەم دێ بابی خۆم لەکوێت هێنا؟ بۆ جێلەی نەفام وا دەزانێ ئەوەندە دەست و پێسپیم بەتەمە هەر لێرە ژم بێنی؟ سەیەکە عومەر تۆ ڕاستیەکەمان پێ بڵێ ئێمە بووین لە بچینەدا خیانەتمان لە تۆ کرد یان ئەوە تا تۆ دەتەوێت یاریەکەمان لەگەڵ بکەیت کاکە ژیان لەم چیرۆکەدا پیاوە خراپەکە منم و تۆش پیاوە باشەکەی وانە؟ مادەم تۆ ئامادەی وەڵامی ئەمە بکە پرسیارێک و لە خۆتی بکە ئەوەندە ئاسانە بڕیار لەسەرم شتە بدەیت بەڕای منەوە وانییە برادەر بەڕای من تۆ لە ئاسانەکەت هەڵبژار فێڵت لێمان کرد چونکە کوشتن زەحمەتترە لە مردن عومەر چونکە ڕۆیشتن
لەمانەوە ئاسانترە عومەر، چونکە بەڕای من هەر وەکو لە چیرۆکە باش و خراپەکاندا لەلایەک کەسانێک هەن و دەڕۆن، لەلایەک تریش کەسانێک هەن دەمێننەوە، لەلای سێمیشدا کەسانێکن هیچیان بۆ ناکرێ و ڕێک لە نێوانەکەدا دەمێننەوە. کوڕێم ئەوە چی دەکەی کوڕە؟ تۆ هاوڕێی کاتی سەربازیت نەبینیوە؟ کاکە و پیاوە بۆوە پیر بووە. بەو پیریە لی گەڕێ هەمومان بەڕیش هەڵدەواسێ. دەبەست ئێوەش ئاس ببنەوە. ئەوە چییە؟ دەڵێ مناڵن. فەرموو جەماعەت بەخێراتن. نانی بەیانی تا خواردووە؟ سیرکەن تازە ئامادەی دەکەم. گەرم و نەرم. پەتاتەی سوورکراو بۆ خاتری خوا. بەهادی ڕۆژەیان ڕابردوو. ئێستا شەرە دوایانەوەمدایە لەو ڕۆژەوە. کوڕم خەبەر بدە پۆلیس با بچین بە گرتیان بدەین. بەڵگەوان نێدایە چی بڵێن؟ چۆن نییە شتێک دەدۆزینەوە. دایە جۆنجۆنێ بگرە، من لە زیندان ڕام کردووە. گەر عومەر بگەڕێتەوە ئەویش ئێستا تاهامبارە. چی بکەین کوڕم؟ عومەرم نادایە گیان، ئەو ڕوانێک کە تۆ دەتناسی. بەڵام ناخت ماوە ئەو بۆ من بەسە. ناخشیان پارچە پارچە کردم دایە گیان، منیشیانەکە خۆیان لێ کردایە. ئەمە چ قسەیەکە؟ تۆ عومەری، تۆ هەرگیز نابیتەوە ڕۆڵەگیان. تۆ عومەری کەس ناتوانێت ناخی پاک پیسکە. ئەیشان ئەوەی لەسێر ڕێککەوتین پێدوت؟ ئەوەی تۆ دەڵی دەکەین لە شوێنێک جەگیری دەکەین، ئاسوودەشی دەکەین، شوێنێک دوور لە ئێمە. دەست خۆش دەی با بڕێن. بە عەلیش بیزانێ. ئەیشە نایەتەوە ئێرە؟ نایە خواحافزی لە باوکە گیانەکەی بکە؟ سەردار تۆ لەسەر پەیمانی خۆت مێنەوە تا ئێمەش مێنینەوە. ڕاستە؟ باوام لێ بێ. باشە تۆ واز لەوانە بێنە، بەڵام جەنگیز خۆ من لە چاکە زیاتر سیترم لەگەڵ تۆ نەکردووە. جا چی بکەم؟ سپاس بکەم؟ باش ئاگاداری ئەیشەمبە ئەوەندە بەسە. خۆت دەزانی من بە هەردوو دەستەکانەمەی شەنمدا بە تۆ. هەر شتێکمان لە تۆ کڕێ بە نرخەکەمان داوێتە سەردار. ئەوە لایەنە گرنگەکەی مەسەلەکەیە. تۆ هێشتا هیچ نرخەکەت نەداوە. ئەوت برد و ڕێک لەم ناوە ڕۆیشتی. تۆ بە گەنجایەتی من دەچیت جەنگیز. هەمیشە شتێکە لە جێسەرە. چی بڵێم؟ خوانەکە داهاتوو وەکو تۆم لێ بکە. ئەها گەر بێت و لە دەوری ئەیشان بێت و لە بتبینمەوە خۆت لە دۆزەخ دەبینیەوە.
هەر هیچ نەبی تۆ تۆقەی قەرزداری منی جەنگیز. ئەم دیارە لە باپیرە بۆنەوەکەی، بەڵام نەکەی بەیشەم بڵێ دەڵێن نەوەکەم زۆر جوانە. بەیشەن دەچێ یان بە تۆ؟ عمر ڕوخسارت گۆڕیوە؟ ڕوخسارت گۆڕیوە؟ دایە زۆر ماندووم دایە. گرنگ هاتیەوە کوڕم، نەڕێەوە ها. زۆر برم دەکری دایە گیان، زۆر ماندوو. بەڵام دەزانی ناتوانم ئەوە بکەم. تازە تەواوی تر هەموو شتێک ڕۆی کوڕم، هەمووی ڕۆیشت، هەمووی ڕابرد. کێ؟ جەنگیز ئەو وای لێ کردی؟ لێت ناگەڕێم، نایەڵم بڕۆی، ناڕۆی، ڕێت نادەم، بەرت نادەم. لەبەرەوە من نەوەک شتێکت لێ بکەن. با بمکوژن، بمکوژن، ئیتر نایەڵم بڕۆی، نایەڵم. دایە گیان قابلە من حەزوکەم بڕۆم، قابلە بمەوێ بڕۆم. دەیکە وایە مەڕۆ، بمێنەوە لێرە، بمێنەوە، ئیدی جێمان مەهێڵە. چۆن دایکە؟ دایکە؟ وەرە کوڕم وەرە. چی بۆ شتێکەیە؟ کاکە ئەزەل بۆ هاتووە، ئەو ڕۆژەی چوینە ماڵی جەنگیز لەبەرەوە هاتووە. من کاتی باسی تۆم بۆی کرد، دەموت مەمەد کوڕێکی زۆر باشە، لەوەتی کاکشی نەماوە، ئەزەل زۆر بێتاقەتی ئەوە بوو. ئەویش ئەو شتە لە ناکەوە لەکوێ هات؟ دەمگوت کە تۆ زۆر بیری کاکە دەکەی. بێبرایی زۆر زەحمەتە. چۆن دەزانی زەحمەتە؟ تۆش برات مردووە؟ لێک دوورکەوتینەوە. ئەی کەوایە بۆچی ناگەڕێیتەوە بۆ لای؟ خۆزگەرم توانی یەک دەقە ژانەوە وەستام وەک برای تۆ. تۆ چی دەزانی تا بڵێ وەک برای تۆم؟ مەمەد شتێکی زۆر باش نازانم، بەڵام دڵنیام ئەو حەز دەکرد بەردەوام لەگەڵ تۆ بایە. لە خۆمەوە دەزانم. نەخێر، تۆ هیچ شتێک نازانی. وا دەزانی گەر بیتوانێ نەداهاتەوە؟ بمبورە بەرز، بەڵام کاکم هەر شتێکی بتوانێ. بە تۆ چی؟ کوڕمەوە چ قسەیەکە دەیکەی؟ لەبارەی ئەم شتەوە پەیوەندی بە جەنگیزەوە دەکەم. با ئەو قسە لەگەڵ بکە. یەک دەقە ڕاوەست. پێم بڵێ بەڕای تو کاکت گیانی دەبەخشی بۆی بتبینێتەوە؟ یەکەم ئەسڵەن کاکی من مرد. دوو کاچی من باشترین کاک بوو لە جیهان، بەڵام کاچی من کەمێتر سنۆک بوو، لە بەندی خانە بوو، بەڵام هەر زیندوو بوو. خۆ دەیتوانی لەوێش لەگەڵم بمێنێ، دەیتوانی نامەکانم وەڵام داتەوە، دەیتوانی زارێک لە باوەشم بگرێ. وەسێم کاچی من پەیوەندی لەگەڵم بڕی، لەگەڵەوەش ئێستاش لە هەموو کەسێکم خۆشتر دەوێ، لە هەموو کەسێک. بۆیە ئەگە زەحمەت نییە بڕۆ. عمر گیان زۆر خۆشم دەوێت. ئەوە مادیش بڵێ ئەمار پێی بەقەدەر گیانی خۆی خۆش دەوێت، پێی بڵێ.
کامل بەڕای تۆ ئەوانە خراپترین شت چی بوو لەگەڵیان کردم بڵێ بزانم. خیانەتیان لێ کردی. خیانەتیان کرد بەڵام خراپترین شت چی بوو کردیان؟ فڕێیاندایە بەندی خانە تۆیان کوشت. منی جوان بیر دەکردەوە بەڵام شتێکی زۆر خراپتریان کردووە دەبێت تۆڵیان لێ بکەمەوە بەڵام خراپترین شتەکەیان بۆ کۆتایی هەڵگرت بوو خراپترین شتەکەشیان بە من کرد ئاخچیان نەکردم چی وان کرد خۆم لە خێزانەکەم دوورکەمەوە ئەو ژنەوەها پارچی کردم وای لێکردم خیانەت لەگەڵ کەس و کارم بکەم نابا بە ئەزل مەمەد حەقیەتی کاکە هێشتا من زیندوو بم کاتی پەیوەندیم لەگەڵیان پچڕان جوان سێری ئەم دەرگایە کە کامیل دێتە بەردەم ئەو دەرگایە بە پێیەکانی خۆی خیانەت لە هەموو خۆشەویستەکانی دەکات و دێتە ئێرە جەنگیز دەڵێ جەنگیز باز نییە بەڵکو زۆر دڵنیام ئەیشەنیش باز داتە سەر خوێنی خۆی لەو بەهارەی کەنیانەکان لێ شاردەتەوە خیانەت لەو بەهارەش دەکات و لەم دەرگایە دێتە ژوورەوە بەڵێ بەهاریش باوکە دەبینم درێژ بووی ئەوە دیسان درێژ بووی وانەکانت دەنووسیەوە وەرە چی دەوێ بۆ بەیانی یادی لە دایکبوونت حەز دەکەی ئەو شتەوە ڕۆژە بینیمان بۆت بکڕم دایکم دەڵێ زۆر گرانە تۆ دایکت بۆ من لێگەڕێ شتێک نییە پێی بڵێن گران هەموو شتێک بۆ کوڕەکەم دەبێ وات زانی لە بیرم کردووە ها هەموو شتێ لە بیرەکەم ڕۆژی لە دایکبوونی کوڕەکەم لە بیر ناکەم جەنگیز دێ ژوورۆ شتێکت پێ بڵێم تۆ قسەی خۆت بکە منی شتێکم هەیە دەیڵێم بڵێ ئەوەی من گرنگترە یەکەم جار تۆ جەنگیز باوکم گەڕاوەتەوە دەیناسی کاکە عالی بۆ چاودێری ئەشەن دەکا بینیان باش نییە کەس متمان بەوی تر ناکە بە تۆش ئەویش نزیکە ئەمرێکی تر نییە کاکە بڕۆ بەخێراتی حەزم کرد ئەو شتە لە خۆمە بیستی نەک عەلی باوکم تێک چووە زۆر پیر بووە تۆ بە عەلی دوو تۆ چاودێریم بکات تۆ شێت بووی جەنگیز عەقڵم ڕاوەستاوە چۆن دەبێت چاودێری بۆ منی خێزانت دانەی ئەی متمانەمان بە یەکتر نەبوو ئەوە تا تۆ بەبێ ئاگای مێردەکە چوویتە لای باوکت کوا متمانە بۆیە پێم نەوتی تا نەیەتەوە ناو ژیانی ئێمە نابێ هەرگیز نزیکی جان بێتەوە هەرگیز ڕێگە بەمە نادەم باشە بابزانم چیت دەوێ پەیمان بدە پەیمان بدە جەنگیز نامێ دەردەسەریەکی ترم توشکەی ئەگەر نالات نامێنمەوە گەر پێویستیش بکە جان دەبەم و دەڕۆم یعنی تۆ لەبەر باوکت بوو چوویتە سەرگۆڕی ئەو دواتر پورە مەلی حەشر لەگەڵ خۆ تێنا ماڵەوە وابزان لەم بێزار بوویت و عومەر تاتەوە بیر و ئێستا جێم دێڵی و دەڕۆی باشە بۆی باوکتەوە ڕۆژانت بیرکەوتەوە بەڕاستی تا بەڵێ جەنگیز بەڵام من بە کوێ دەچم تۆ باوکم عومەر من بۆ هەر کوچەیەکی ئەم دنیای بچم ئێوە هەردەم دۆزنەوە دیسان ئازارم پێمە چێژە جەنگیز من ئەوەندە بەهێز نیم ئەیشان دوێنێ من شتێکم بۆ کردووی تەنها بۆ تۆ دۆ دیسان پرۆژەی ئۆتێلەکەی ئەزەل هەیە داوام کردم کاتە هاوبەشی خۆی من نرخم بۆ خەونە جوان و گەورەکەی تۆ داناوە ئەمە خەونی گەورەی تۆ بووە خەونەکەت دەبێتە ڕاستی ئەیشان ئەزەل چیوت
ڕێک دەکەوی چونکە قسەمان کردووە وتی دەکرێت ئەو کارە ببێ واز لە قومارخانە و شت دێنم نایهێنی واز دێنم واز لە خواردنەوەش دێنم بۆ خاتری تۆ ئەیشان دوێنێ شتێک ڕوویدا من ژیانی خۆم گۆڕی حەز دەکەی بڕۆی دوو نا سێ دوێنێ سێدانە پلیتم کڕیوە بۆچێ باوکە؟ لە سەرەتاوە دەست پێ دەکەینەوە کوڕم